سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم سوپاس بۆ هەموو ئەو خۆشەویستانی لێرە حزۆریان هەیە. ئێمە وەکو کورد وەکو هونەرمەند داوا لە هەموو کەسایەتیە بە ئەدەب و جوانی وڵاتەکەم دەکەم بەدەنگ ئەم کەمپینەوە بێن چونکە ئەمڕۆ کورد پێویستی بە یەکترە، ئەمڕۆ کورد پێویستی بە یەک دەنگیە، ئەمڕۆ کورد پێویستی بە یەک هەڵوێستیە. بۆیە من وەکو هونەرمەند هەرچی پاڵپشتی خۆم هەیە پێشکەشی ئەم کەمپینەی دەکەم لەبەرەوەی ئەمڕۆ خەتەرێکی زۆر گەورە لەسەر بەشێکی گرنگی کوردستان هەیە کە ڕۆژ ئاوایە. من دەستخۆشی لە یەک بە یەکتان دەکەم، هیوای سەرکەوتن تا مۆ دەخوازم، هیوادارین لە ئاستی گەورەی ئەو شەڕبانە خۆشەویستانە بین کە ئێستا پەنجەیان لەسەر پەلاپیتکەیە و چاوەڕێی ئەوە دەکەن کە لەحزە بە لەحزە سەرکەوتنەکانمان پێڕا بگەێنن. هیوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ هەموو ئەزیز و خۆشەویستانی ڕۆژ ئاوا دەخوازم. پێم وایە و کۆمەکە گرنگترین پەیامەک لەوەی پێک نهاتوە لە چوار پارچە، بەڵکو نەتەوەیە کە کامیشە لە دڵ و لە ڕۆح و لە پەیامێکی ئینسانیدا کۆبۆتەوە. ئەو پەیامەش ئەوەیە کە ئازاری ئێمە وەکو مرۆڤی کورد لە هەر شوێنێک بی ئیتر ئەوەکەیت کە لەوەیە جابرای بی خوشی بی هەرچ عنوانشکەی لێ بنین. من قەنەعاتەکەم کە ئەو جۆرە کەمپینانە کەمپینێکن کە سەرەنوێ ئەبدێتی هەستێنێتەوەیەتی لە لای تاچی کوردەکە، لەوەی کاس بە مەزڵومیەت بکە، لەوەی کە هەز بۆ بکە کە زاڵمێکەیە، لەوەی کاس بکە کە ئیتر خەڵکێکەیە لۆمەی ژیانی ئەوانەکە لە پاڵەوەی کە ژیانی خۆیان بەباشی با بڵین ببینن یان ڕەوایەتی بە ژیان بدەن لە لای خۆیان. بۆیە من قەنەعاتەکەم کە هاواری نیشتیمان ڕێگە و هاوارەیە کە دەمانێت بگاتە سوود هەموو سوودچەکانی ئەو دنیاە و هاواری ئەو کەسانەیە کە ئیترەمە ئەتوانین ئەوانەی کە هەیە ببەخشن و ئەوانەی کە نییە بتوانن دەنگ هەڵبڕن، ئەوانەی کە ناتوان دەست درێژ بکەن ئەو کەمپینانە بتوانن دەستیان بۆ درێژکەن و هاوکاریان بکەن. بۆیە من کاری هەموو کەسێکە و هەرچی هەموو کەسێکە کە پشتیوانی لەو جۆرە پرۆژانە بکاتن.